پروری نشیل یادم آدمی من بولتنان هر حول دم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایلموا دن حال برن برنوا شطا ممنان بس میلتی نابه ابد زیمان پرکار برن ششان و شکوی چلادکان ای حولیانی رنجی دران بنو میدانی خودخان اما همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان جیجینو بشی نداد پروری نشیل یادم آدمی من بولتنان هر حول دم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایلموا دن حال برن ورنوا شطا مکان کنشان من ناروخنه وری برزو ما پیرون من آدمی دمانوه روکنو شقا مکان روشگر کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوانو شنکان دنها برن هشتا لکوێتانە دەست بۆ ڕیشەکانمان دەبەن ڕیشەکانتان دەقرتێنین دەست بۆ هیواکانمان دەبەن پەنجەکانتان دەشکێنین خۆشی ژیانمان لێ دەستێنن دنیاکەتان دەڕوخێنین هێشتا لەکوێتانە قورتان بەسەر لەسەر مەرگی ژینای گوڵ ڕیشەی جەهل و داو و جلتان لەسەر خاکمان دەسووتێنین هێشتا لەکوێتانە دەست بۆ ڕیشەکانمان دەبەن ڕیشەکانتان دەقرتێنین شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر ئێمە گەنی وەی کۆمەڵین وێنەی ماڵێکی هەرین لە کار و شۆڕ و خاکێن ژنانی تێکۆشەرین لە ڕێی زەندار و
شهروانو کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من مانو شهروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من مانو شهروانو 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 سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی دا چکه لجل والا سورم سرودی آشنبونه وم ربا دشمن دخینی ربا دشمن دخینی من ملای سوری شورشینه دا شاکنی سوری شورشینه دا شاکنی من باچکه لجل والا سورم سرودی آشنبونه وم ربا دشمن دخینی پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است، زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن می‌خوانم. مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی دیا بەڵێ ڕێسلاوێکی دووبارە بینەرانی ئازیزی تلوزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی ڕاستەوخۆ بە بۆنەی مانگرتنی گشتی ڕۆژی شەمە نوێی مانگی ڕەزبەر کە لە دژی هێرشی دڕندانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەی سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەم چەند ڕۆژەی دوایی دەکرا. ئێوە دەتوانن بە ژمارە تەلەفۆنی 2045 71 64 50 24 کە لە شاشەی تەلەڤیزیۆنەکەشتاندا دیارە پەیوەندیمان پێوە بگرن، دەتوانن وێنە و ڤیدیۆ یا ئەگەر پرسیارێکتان هەیە بۆمانی بنێرن.
پێشەوەی کە پەیامەکان بخێنینەوە هەر ئێستا لە ڕێگەی سکایپەوە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵە. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا کرد. بەڵێ داوای لێبوردن دەکەم. من پێم وابوو هاوڕێ حەسەن دێتە سەرخەت. هەر ئێستا هاوڕێ جەماڵ بزۆرپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵمانە. هاوڕێ جەماڵ دەنگی منت هەیە ئەم کاتت باش، سپاس و بەشداری. سپاس دەکەم. ئەوە بۆیە مەحتەل بووم تۆ بانگی کە حەسەنت کرد، بەڵام بەهەرحاڵ دەنگی ئەوەم هەیە، هیوادارم دەنگی منتان بێت. ئەگەر دەنگ هەیە زۆر سڵام هەیە بۆ خۆت، هاوکارانت، هەروەها بینەرانی عزیز و خۆشەویستی ئەو بەرنامێ. زۆر سپاس هاوڕێ جەماڵ. بڵێ سەرەتا کاک حەسەن هات داوای لێبوردن دەکەم. هاوڕێ جەماڵ با پرسیارەکانم لێرە دەست پێ بکەم. بانگەوازی مانگرتن کراوە بۆ بەیانی ڕۆژی شەممە نوێی مانگی ڕزبەر لە دژی ئەم تۆپباران و موشەکبارانەی کە کۆماری ئیسلامی لەم چەند ڕۆژەی دواییدا کردیە سەر بنکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستاندا. ئەگەر دەکرێت جێگەوشوێنی ئەم مانگرتنەمان پێ بڵێ چییە لەو حرەکەتەیەدا؟ پێتان وایە ئەم حرەکەتە چۆن چێتە پێش؟ لێدوانیەوە چییە؟ بەڵێ زۆر سپاس. چون کاتی بەرنامەکەتان دەزانم مەحدودە، من زۆر بە پەلا چەند شتێک باس دەکەم. 40 ساڵە یا پتر لە 40 ساڵیشە شەڕێک لە ئێراندا لە جەریاندایە بە تۆری واقعی. ئەم شەڕە من ئێستا کات نییە تاریخچەکەی بگەڕمەوە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ کاتوتە پێشەوە شکل و قوارێکی ئەوەی بخۆی کردووە تا ئەوەی کە لەم ساڵانە ئاخردا ئیتە تەواوی جبهەکانی بە تەواوی ئەگەر لە ئەوڵەوە تۆزێ مەختوش و ناڕۆشن بوو ئیتە ڕۆشن بووە لە لایەکەوە کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندەکانێتی و لە لایەکیشەوە خەڵکی بێبەش و مەحرومی ئێران و ئەو دوو جبهەیە کە بەرامبەر بە یەک هەیە لە ئێرانداگە چاو کەسێک لەسەرەوە چاو لە کۆمەلگای ئێرانکا و شەڕە دەبینێت کە ئێستا لەو ساڵانێ ئاخردا بەتایبەت لە ساڵی 96 بۆ لاوە کە هێندێک خەڵک تەجروبەیان بەدەستهێنا لە بربەرەکانێک لەگەڵ جمهوری ئیسلامی دوایی 92 دوایی 4 ئەوە ئەم ساڵیش ئیتر خەڵک بە ئیستفادەکردن لەو تەجروبانە و هەروەها بە ئیستفادە لە تەجروبەکانی پێشووتر و هەوا تەجروبەکانی دەوروبەر ئێستا گەیشتونەتە مەقتەیە کە ئەم شەڕە زۆر شەڕی بۆتە زۆر ئاشکرا و ڕۆشن بووەتەوە و ئیتر جبهەکان بە تەواوی ڕۆشنە، معلومە چی بەچیە و چی بەچی نییە. ئەوەی کە بە کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە دیارە ئامرازی خۆی هەیە وەلو ئامرازەی خۆی ئیستفادە دەکات. ئامرازەکەشی دەوڵەتەوە و ئیمکاناتێک کە هەیەی شێوەکەیشی فریودانە و دوایەوەش سەرکوتکردنە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر دە زۆر باشە. ئەمەی لە توولی ئەم 40 ساڵەدا بەکارهێناوە. خەڵکیش لەم بربەرەکانەیەدا دەبێت ئامرازیان هەبێت و دەبێت شێوەی مبارزەیان هەبێت. معنای ئەم قسەی من پێ بگەم ئالێرەدا دەمێت ئەوە بڵم کرد. بەنابەرین خەڵکیش لە بربەرەکانی لەگەڵ جمهوری ئیسلامی دەبێت ئامرازی خۆیان بەدەست بێنن. ئامرازی خەڵک بۆ ئەوەی کە لەم شەڕەدا بیبەنە پێشەوە چییە؟ عیبارەتە لە دەستەبەرکردنی ئەوەی کە چیان دەوێت و خوازیاری چنە ئەو کۆمەلگایکن و بۆ ئەوە کامەتە کام سازمان کام تەشکیلات و کام ڕەهبەری لە نێو خۆیاندا ئیمکانی ئەوە هەیە بتوانێت ئەوە جێبەجێ بکات بە چه ڕەوشێک بە چه شێوەیەک. دەجا ئەوەیان کرد بۆ بەدەستهێنانی ئەوە دەبێت تێ بکۆشن، بۆ کۆشانی ئەوە بەرامبەر بە فریوی جمهوری ئیسلامی بەرامبەر بە سەرکوتی جمهوری ئیسلامی دەبێت ڕێگەهایەکی جۆر بەجۆر ماوەیەکی دوور و درێژە شەڕێکی دوور و درێژە و دەرنەتی دەبێ لە ڕێگەی جۆر بەجۆر و بە شێوازی جۆر بەجۆر بتوانن ئەو فریوە و ئەو سەرکوتەی کۆماری ئیسلامی خونساکەنەوە.
تەنیا خۆ بەستنەوە بە شەڕ بە جبهەیەک بە شکڵێک بە شێوازێک ئێمە مەحروم دەکات یا ماوەکەمان دوور و درێژتر دەکات یا سەختری دەکات بۆ ئەوەی کە بتوانین ئامرازەکەی بەدەستپێرین لە نێو خۆماندا ڕەهبەری تەشکیلاتی خۆمان هەبێ بزانین زاڵبین بەسەر چارەنووسی خۆمانە ئیجازە نەدەین کەسی تر سەرنوشتمان بۆ معلوم بکات ئیجازە نەدەین کەسی تر چارەنووسمان بۆ دیاری بکات خۆمان بەدەستی خۆمان چارەنووسی خۆمان دیاریکەین و بۆ ئەمە پێویستە لە ڕەوشایەکی زۆر پانوبەرین ئیستفادەکەین یەکێک لەوانە ئێمە هەر لە ئەم ماوەی ئەخێردا ئەوەی خەڵکی کوردستان کردیان و دوایش خەڵکی ئێران کردیان مانگرتنیان کرد ئەمە ڕەوشێک بوو بۆ ئەوەی کە نیشان بدەن ئێمە خەریکین پێدەنینە ئەو شەڕەدا و بەدوای ئەوە ئامادەگی بوو بەشێک هاتنە خیابانەکان و لەسەر شەقامی شارەکان و لە شارە جۆر بە جۆرەکان و شعاری یەکدەست و یەکجهەتیان بڵاو کردەوە دەیسا هاتوونێتە مەقتەی مە خۆمان ناتوانین بۆ ببەستینەوە بۆچی ناتوانین بۆ ئەوەی کە بتوانین لە هەموو ئیمکانات و زەرفیەتی خۆمان ئیستفادە بکەین بۆ ئەوەی کە بتوانین لەم مەقتعە هاتوونێتە پێشەوە ئەگەر خۆمان بە شکڵێ ببەستینەوە ئەو دژمنەمان کە ئەبزاری سەرکوتی زۆر تیار کردووە دەتوانێت ئیستفادەی لێ بکات ئێمە لە شێوەهایەکی مختلف لە تەلفیقێک لەمانە لە تێکەڵ کێشکردنی ئەمانە بەستە بە موقعیت بەستە بە شرایط بەستە بەوەی کە ئیمکاناتمان هەبێت ئیستفادە دەکەین بۆ ئەوەی کە ئەو نەتوانێت لەو ڕەوشەکەیەتی ئیستفادە بکات ئێوە تمشا بکەن هەر ئێستا ئێمە لە مانگرتنمان کرد هاتینە سەر شەقامەکان لەسەر شەقامەکانە ئێمە احتیاجمان بەوە ئێستا متوەجه بووین پاش ماوەی احتیاجمان بە هێزی زۆرترە جمهوری ئیسلامی بەلحازی سەرکوتگەریەوە هیچ کەمی نەهێناوە احتیاجمان بە هێزی زۆرترە ئەم هێزی زۆرترە چۆن دەکەوێتە کار ئەم هێزی زۆرترە تەنیا بە خیابان ناکەوێتە کار ئەگەر چی زۆر زۆر مهمە بۆ ئەوەی کە خیابانەکان شلوغ بێ بە دەیان هەزار نەفەر سەدان هەزار نەفەر بە میلیۆنها نەفەر بڕژنە خیابانەکان دەبێ هەل لێستەوە ئێمە ڕەوشێک هەڵبژێرین کە تەواوی ئەو خەڵکە ئیمکانی شرکت و مشارکەتیان لەم حرەکەت و مقاومەت و ئەترازاتەدا ببێت و بزانن کە ئەکرێت ممکنە و ئیمکانی هەیە ئەوانیش تێدا بەشداری بکەن و بەم جۆرە ئێمە بە تەلفیقێک لەم تاکتیکانە بە استفادەکردن لە شێوەهای مختلف بە لێکدانەوەیکی دروست و ئاگاهان و ژیرانە لە موقعیتەکان ئەو ئیمکانە لە دوژمن دەزانی تەنیا ئێمە بەبارێک ببەسێتەوە و بۆ بتوانێت ئامرازی سەرکوتی بخاتەکان بە تاکتیکایەکی جۆر بەجۆر بەکاری دەبین بە ڕەوشهایەکی جۆر بەجۆر بەکاری دەبین ئێمە ئەتوانین ئەو فرسەت و فراغەتە بە خۆمان هێزێکی خۆمان زۆرتر ئامادەکەین هەمبەستگیمان زۆرتر نیشان بدەین و لە عینی حاڵیشا نیشانی بدەین ئامادەین بۆ تەداومی ئەو مبارزەیە خیالمان نییە ئێستا بە سەرکوتکردنی جمهوری ئیسلامی لە خیابانەکانە چەند نەفەر بگرێت چەند دازە بکشینەوە بۆ ماڵەوە ئەم مبارزاتە دەبێت تەداوام پێدا بکات تەداوامەکەی لە بەهێزبوونیدایە هێزبوونەکەیشی لەوەدایە کە ئێمە ئیمکاناتێک فەرامکەیت ڕەوشێک فەرامکە کە خەڵکی زۆرتر بتوان تێدا بەشداریکەن مانگرتن یەکێک لەو ڕەوشانەیە کە ئیمکان و مەجال ئەدات خەڵکێک کە ئیمکانی چوونیان بە خیابان نییە بە هەر دەلیلێک بۆ پشتیوانی لە خیابان بۆ بەهێزکردنی خیابان بتوانن لە مانگرتنا بەشداریکەن و جارێکی تر ڕاگەێنن ئێمە پشتیوانی خیابانین خیابان هین تەنیا تەعدادێکی نییە هی هەمووی ئێمەیە و بەم جۆرە هاو پشتی و هاوخەباتی خۆیان نیشان بدەن و بەم جۆرە نیشانی بدەن کە ئیعتراز و مبارزەی ئەوان بۆ یەک ماوەی کورت نییە بە دوو هەڕەشە و گڕەشەی کۆماری ئیسلامی ناکشێتەوە ئەمە ئیدامەی هەیە بە تەلفیقێک لە تاکتیکایی جۆر بەجۆر لە مەقاتەی جۆر بەجۆردا بەکاری دێنێت بێجگەلەوە ببەخشن ئەم بەشە لە قسەکان گۆزە درێت بێجگەلەوە کاک ئەمیریان مەسئلەکە ئەوەیە کە جمهوری ئیسلامی بەم حرەکەتە بە مانگرتنی کە سبێنێ من ئومیدوارم خەڵکی کوردستان و هەروەها پەرە بسێنێ بۆ باقی شوێنەکانی ئێران و بە ئەتسابێکی سەراسەری منجەر ببێت چ لە بەیانی و چ لە ڕۆژهایی داهاتوودا و لە چ مانگهایی داهاتوودا ئێمە تەلفیق لەمانە لە سەراسەری ئێرانە بەدەستبێنین بتوانین لە ڕەوشهای مختلف و لە تاکتیکای مختلف استفادەکەین و ئیتفاقەن ئەمە ڕێگەی کە بۆ ئەوەی کە دێتە دەستمان تەجروبە بەدەستێنی بزانین چمان دەوێت و لە نێو خۆماندا
شرایطێک و ئیمکاناتێک و مەلزوماتێک ڕەهبەریەک تەشکیلاتێک ساغ بێتەوە لە تەریقی حرەکەتێکی جەماوەریەوە کە زاڵ بە بەسەر سەرنوێشتی خۆیانە ئەوە بڵم کە لە عین حاڵیشا بە جمهوری ئیسلامی دەڵێ سەرکوتگەریەکانە تا ئێستا ئێمەی نەخشاندوێتەوە ئەوە لە خیابان ژمارەیەکە جانیان لەدەستا ئێمە هەر پشتیوانی وانین ڕێگەی ئەوان ئیدامادەین بەڵام بە شێوەیەکی تر ئەوە خەڵک دەگری ئێمە پشتیوانیەوانین بەڵام بە شێوەیەکی تر ئەوە تۆپباران و موشەکبارانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کورد دەکەی لە هەرێمی کوردستان جگە لەوەی کە هەموو یاسا و ڕێساگەنی تێژێت بەڵام ئێمە پشتیوانیانین ئێمە پشتیوانی ڕۆڵەکانی خۆمانین چ لەو دیومەرز چ لەم دیومەرز چ لە شەقام چ لە کارگا چ لە زیندان ئێمە پشتیوانیوانێ ئەم مانگرتنە ئەو دەنگە محکمەی هەیە بۆ کۆماری ئیسلامی نەتەنیا بۆ کۆماری ئیسلامی بۆ خەڵکی ئێران نەتەنیا بۆ خەڵکی ئێران بۆ خەڵکی سەراسەری جەهان دەڵێن ئەم خەڵکە مسەممەمن لەوەی کە ئیدامەی ئەم مبارزەیان بدەن تا بە سەرنجامی مەطلوبی خۆیانی بگەینن ببەخشن تۆزە زۆر قسەم کرد هاورە جەماڵ خۆتان لە نێو قسە باسەکان تادا ئاماژەتان بە ئەم تۆپباران کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی دوایدا کرد باست کرد ئەم مانگرتنە ئەم بانگەوازی مانگرتنە کە هەم کۆمەڵە لایەنە سیاسیەکانی تر دەریان کردووە لە دژی ئەم تۆپباران و موشکبارانی کە خۆتان ئاماژتان پێدا لە چەند ڕۆژی دوایدا خەیاکسەر بنکە و بارگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستاندا پێتان وایە هەدەف یا ئامانجی کۆماری ئیسلامی کە ئەو ئامانجی کە هەبووی پێکابێتی ئەسەن ئەم کارانە بۆ دەکا مەبەستی چییە؟ بە بڕوای من ئەوەی کە کۆماری ئیسلامی کردی خۆ چاوەڕوان دەکرا معلوم بوو نەتەنیا ئێمە خەڵکیش دەیانزانی بارها و بارها جگەلەوەی کە جموجۆڵی کۆماری ئیسلامی لە ناوچە مەرزیەکان شارە مەرزیەکانەوەدا مرتب بە ئێمە دەگات بە هاوڕێیانی ئێمە دەگەشت بێجگەلەوە بە لە حازی تحلیلیشەوە معلوم بوو کەسێک کە جمهوری ئیسلامی بناسێت ئەم ڕژیمە لە وەختی ئەوەدا پەلەقاژە دەکات وەکو کەسێکە دەخینچێ دیتە بلە خەرەت پەل داوێژێ بۆ هەموو شتێک معلوم بوو کە ئەو کارە دەکات و ئامادەگیش بوو لە نێو هێزەکاندا بۆ ئەوەی کە مشکلێک نێتە بەرەوە مەسئلە چییە؟ هەر ئەوەیە کە باسم کرد پەلەقاژەیە بە تۆری واقعی کۆماری ئیسلامی لە شارەکان و لە شارە جۆبەجۆرەکانی ئێران و لەسەر تاسەری ئێران بەڕاستی کەمی هێناوە ئاشکرا و معلومە چاو لێ بکە ئێستا ڕۆژی نییە بەربینی پێنەگرن تازەی تر شعارەکانیش لە زۆر ئاشکرا و ڕۆشن بوونەتەوە یەکڕاست چوونەتە سۆراقی جمهوری ئیسلامی یەکڕاست چوونەتە سەر سۆراقی پایەهای ئەو نظامە بە تەواوی کەوتۆتە لەرزە بەنابەرین کۆماری ئیسلامی لەوێ کەمی هێناوە ئەو حرەکەتانە ئەو ئاعترازاتانە ئەو سەرکوتگەریان نەیتوانیوە خامۆشی بکەن ئەگەر خامۆشی بکردا 88 نەدەبوونەوە 26 لێ قەوم دروست بێت ئەگەر سەرکوتگەری مەسەلەن تەسیری بووایە 96 سەرکوتگەری نەدەبوونەوە 28 دروست ببێت 1500 نەفری کوشت قەتڵ ئامی کرد لە شارەکان ئێران نەدەبوو 400 دروست ببێت 400 ئەو هەموو زیندان و بیگە لەو ماوەشتا ئەو هەموو زیندان و ئەشکەنجە و ئەعداموانە نەدەبوو 401 و ئێستا خیابانەکانی ئێرانەوە پڕ بە لە جەمعیە بەنابەرین مەسئلەکە لەسەرەوەیەک دەزانێت بۆ خۆشی لەوێ کەمی هێناوە ناچارە بۆ خۆیان دەڵێن ڕێگەی ئەمە تەنیا مقاومەتە بۆ خۆیان دەزانن بۆ ئەوەی کە بە قەولی خۆیان بتوانن لە ئامراجی سەرکوتەکان بۆ ترساندن تۆقااندن بۆ پاشەکشێکردن بە خەڵک بۆ نیگەرانی لە خەڵک بۆ ئیجادی ئەوەی کە چزانم شایع دروستکردن درۆسازکردن و ئەو کارانە دەکەن معلوم بۆ ئەوە لە ڕووی هێزەوە نیە لە ڕووی قدرەتەوە نییە لە ڕووی زعفەوەیە هەر بۆیە ئەم مانگرتنە پەیامێکە تۆ ئەوەت کرد ئێمە سەراسەری کوردستان بۆ ئومیدوارم ڕۆژێک لە ڕۆژان بێتە سەراسەری ئێران جوابی محکەمە دەنەوە بە کۆماری ئیسلامی بەشداریکی بەرینتر لە خیابانەکان معنایەوە نییە خیابانەکان چۆڵ دەکرێت و خیابانەکان بەجێ دێڵن
ئەمە لە ئیدامی ئەوەدا مکملی ئەوەدان ئەمانە مکملی یەکترن یەکتر تەکمیل دەکەن هەر کامێکی ئەوڵ قسەکانشم و ویشارم پێکرد بەستە بە شرایط بەستە بە موقعیت بەستە بە ئەرزیابی کە هەمانە لە وەزعەتی خۆمان لە وەزعەتی دوژمن ئەمانە لەم شەڕە سیاسیەدا لەم شەڕە تەبەقاتیەدا لەم شەڕەکە لە ئێراندا لە ئارادایە ئەمڕۆ ئێمە تشخیصی دەدەین چۆن ئیستفادە بکەین لەم تاکتیکانە کە هەر کامێکیان یەکتر تەکمیل دەکەن بۆیە مانگرتنی بەیانی لە عینی حاڵە هەوا کە تۆ باست کرد جوابدانەوەی کە بەو سەرکوتگەریە جمهوری ئیسلامی جوابدانەوەی کە بەو پەلامارەی کۆماری ئیسلامی شەرمەزارکردنی ئەو پەلامارەیە بەڵام لە عینی حاڵیشە پەیامێکی ڕۆشن و ئاشکارە بۆ هەموو جیهان کە ئەم شەڕە دەستی پێکردووە لە ئێرانە و خەڵکی ئێران و خەڵکی کوردستان مسممە من ئەم شەڕە بەرنە پێشەوە کەس ناتوانێت پێشبینی کە کەی تەواو دەبێت چۆن تەواو دەبێت بەڵام ئەم خەڵکە بە وشیاریەوە خەریکن کەرەسە و ئیمکانات و مەلزوماتی بەسەرکەوتن گەیاندنی خۆیان ئامادە دەکەن تۆ تمشاکە لەم شعارانەنا شعاری مەسەبی نابیسی شعاری مربوط بە شاو ڕۆحت شادوانە نابیسی پەلاماربردن بۆ بانگ و بۆ مؤسساتی دەوڵەتی نابیسی یا زۆر بە دەگمەنە یا کاری خودی کۆماری ئیسلامیە بۆ ئەوەی کە تەزاوراتەکە بەدناو بکات خەڵک زۆر وشیار بوونەتەوە زۆر ئاگابوونەوە ئەمانە هەمووی تایبەتمەندیەکانی ئەم مبارزە تمشاکە جوانە تمشاکە کچان ژینان چۆن ئەوە بە پان و بەرینی هاتوون سەر شەقامەکان ئەمانە تایبەتمەندیە ڕوخسارێکی پێشکەوتوانەی لە بزوتنەوەی ئاعترازی لە ئێران و لە کوردستان بە جیهانیان نیشانداوە مانگرتن یەکێک لەو حرەکەتانەیە یەکێک لەو ڕەوشانەیە کاتوانێت ئەم ڕوخسارە جوانتر بکاتەوە بۆیە من امیدوارم کە ئەمە جوابێکی ئەرینی وەربگرێتەوە بەیانی شەمبە خەڵکی کوردستان سەر تاسەر کوردستان تەحتیلکەن و بەم جۆرە پەیامەکەی خۆیان ڕابگەن زۆر باشە کاک جەماڵ ئێمە کاک حەسەنیشمان هەروە لەسەر خەد ڕاگرتووە پێم خۆش بوو کاک حەسەنیش بێتە سەر خەد بەڵام ئەگەر دەکرێت من پرسیارێکی دیکەم هەیە لە کاک جەماڵ من داوای لێبوردن دەکەم لە کاک حەسەنم پرسیارە لە کاک جەماڵ بکەین دوای دێنە لای ئەویش ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە یا و ئاخێزەی کە ئێستا لە گۆڕەدایە کاک جەماڵ درێژەی 43 ساڵە کە ئەم ناڕەزایەتیانار هەیە و ئەلان گەیشتۆتە ئێستا باشە ئەم ئاخێز و ناڕەزایەتیانە تایبەتمەندیەکانی لە چیدایە یەکێک لە زانی چۆنە بۆ ئەوەی کە تایبەتمەندەکانی بدۆزینەوە دەبزانین دوژمن چ دەکات دوژمن ویستوێتی تەفرەقە دروستکات تۆ تمشا بکە ئێستا لە تاران لە شارەکانی ئێران تەزاورات دەکەن و دەڵێن کوردستان چژم و چراغی ئێران چاو لە ئازەربایجان کە لە پشتیوانی لە کوردستان چ دەکات چاو لە کوردستان کە بۆ پشتیوانی لە باقی شوێنەکانی ئێران دەکات ئەمە تایبەتمەندێکی زۆر زۆر مهمە بڕوای من شاید ئەتوانم بەڵام لە هەموو ئاعترازاتەکانی تا ئێستادا کاتۆتە پێشەوە بۆ خۆی دەبێت لەبەر چای بگرین مەسئلەی مهم ژنانە ژنان و کچانی شۆڕەشگر کە لە چکە فرادەن دەیسووتێنن دێنە سەر خیابانەکان و یەکێک لە ئەرکانی ئیدئۆلۆژیک و پایەی ئەسڵی کۆماری ئیسلامیان بە سۆخرە گرتووە بە ئاشکرا بە ڕۆژی ڕۆشت ئەمە نیشانەدات ئەم هێز ئەم ئاعترازە لە چه هێز و ئیمکاناتێ بەرخوردارە هەوا دەتوانێت بەردەوام بێت کاک جەماڵ ئەو جۆرێکە خۆت باس ئەمانە چۆن دەتوانێت هەروە بەردەوام بێت بەردەوامیەکەی بە ئیسفادەکردن لە تاکتیکهای ڕۆژ مختلف لە ڕەوشهای مختلف بۆ ئەوەی کە بتوانانی ئیدامەی بدەیت تۆ تمشاکە کاک ئەمیر تۆ ناتوانانی بڵێ هەموو دەبێ ئیدامەی بدەن تا جمهوری ئیسلامی بخڕە لە خیابانەکان نابن من دەزانم من زۆر زۆر احترامم هەیە بۆ ئەو عەزیزانە کە دەچنە سەر خیابان دەستیان خۆش بێت و کارێکی زۆر زۆر گەورەیان کردووە و دەیشیکەن بەڵام قسەکە لەسەرەوەی مەخۆ جمهوری ئیسلامی دەهەیە ماندویان کە ئێمە دەبێ هەوا کە ئارزم کردن لە قسەکانە لە ئیستفادەکردن لە ڕەوشهای مختلفی مبارزە لەم شەڕکە لەگەڵ جمهوری ئیسلامیەمە ئەجم لە مانگرتن ئەجم لە خیابان ئەجم لە ڕەوشهایەکی تر بتوانین جمهوری ئیسلامی ماندوو بکەین و بیکەینە بۆمبەست
و ئەم شعارەی کە لە خیابانەکانە مەرگ بەر جمهوری ئیسلامی دەبێت تحقق پیدا بکات لە خۆمانی نەشارینەوە ئێستا جمهوری ئیسلامی سەرڕایەوەکە بە تەواوی مەشروعێتی چوەدە ژێر پرسیار بەڵام ئیمکانی سەرکوتگەری هەر هەیە بەنابەرین دەبێت ئەم دەستگایە خونسابێتەوە بۆ خونسابوونەوەی ئەمە دەبێت خەڵکێکی زۆر بەشدار بن بۆ بەشداری خەڵکێکی زۆر دەبێت لە ڕۆژهای مختلف خەڵک هەموو ناین لە یەک ڕۆژ استفادەکەن دەبێت لە خاصەتی مانگرتن لەوەدا دەبێت لە ڕۆژهای مختلفی استفادەکەن بۆی کە هێزەکە زۆر بێت هێزەکە زۆر بوو دەستگای سەرکوت فەلەج دەبێت کەوابوو ئەمە بە بڕوای من مهمە یەکێکتر لە تایبەتمەندەکانی هەر لە ئیدامی قسەکانی پێشمدا ئەو پشتیوانی جیهانیە کە لە هین هەیە لە ئەم اعتراضات و مبارزات هەیە ئەو حرەکەتە گەورەیە کە لە سەراسەری دنیادا کەوتۆتە ڕێگە هەمووی ئەمانە تایبەتمەندی هایەکەن بە نەفعی ئێمە بە نەفعی جبهەی ئێمە بە زەرری جبهەی دوژمن بەڵام مهم ئەوەیە کە جبهەی ئێمە ئیشکاڵێکی هەیە ئیشکاڵەکەیشی بێسەرە دوا دەڵێن یاوا دەڵێن ئەمە ئەو خەریکە خۆشی پێدا دەکەن ئەوە خەریکە بەم مبارزات و ئاعترازاتە بۆ ئەوەی کە تەجروبەی ساڵی 57 جارە تکرار نەبێتەوە بۆ تەجروبەی وڵاتانی بەهاری عەرەبی ئەوەی ئاخێزیان بەناوی بەهاری عەرەبی بوو ئەوە دووباتن نەبێتەوە نابێ ئیماتەڵبین لە کتوپڕ هەموو شتێک جێبەجێ ببێت من ڕێزم هەیە بۆ ئێحساساتە ڕێزم هەیە بۆ ئەو خشم و تەنەفرە لە جمهوری ئیسلامی کە واقعانیش بەرحەقە بەڵام لە عین حاڵە ئەمە دەبێت سوار بێ بەسەر حرەکەتێکی ئاگاهانە ئەم خەڵکە دەبێت بزانن لە ڕەوشهای مختلف ئیسفادەکەن ئەمڕۆ چ دەکەن سبحینێ چ دەکەن ئەم مبارزیان چۆن ئیدامادەن و چۆن بە سەرنجامی دەگەینن ئەمە مەسئلەیەکە کە ئێمە دەبێت بەرەو ئەوە بڕۆین و خەڵک بە بڕوای من بەو زەرفێتەوە بۆ هوشیارەکە هەیەە ئیمکانی ئەویانە بەیانی شەمبە نۆی مانگ یەکێک حرەکەتێکە کە ئەو وشیاریە ئەو وریاییە ئەو عەزمە ئەو ئیرادەیە جارێکی تر بنمایش دێت زۆر باشە باسی بەیانیت کرد بانگەوازی مانگرتنی بەیانی ئێوە ڕوو بە خەڵکی ئازادی خوازی کوردستان ڕوو بە هەموو خەڵکی کوردستان پەیامتان چییە بۆ ئەم مانگرتنی سەراسری بەیانی کوردستان کاک ئەمیر لە قسەکانمدا ڕۆشن بوو من کەماکان پێم وایە کە بۆ ئیدامەی ئەم مبارزەیە بۆ خاتمەدان بەم فەقر و فەلاکەت و مەحرومیەت و بێ حقوقیە بۆ پاراستنی حرمەت و کەرامەتی ئینسانی بۆ بەدەستهێنانی مافە سەرەتاییەکانمان بۆ دفاع لە ڕۆڵەکانمان چ لە زیندانەکانە چ لە شەقامی شارەکانە بۆ کۆتاییکردنی دەستی کۆماری ئیسلامی و دەستگای سەرکوتەکانی لەسەر ژیانمان بۆ دفاع لە ڕۆڵەکانمان لەم دی و مەرزەوە دەبێت پێویستە لازمە بەیانی شەمبە هەمومان پێکەوە شار تحتیلکەین هەموو شوێنێک تحتیلکەین ئەمە بە معنای ئەوەیە کە ئەزمان جەزمە بۆ ئیدامەی مبارزە ئەزمان جەزمە بۆ ئەوەی کە جارێکی تر خۆمان پتەوکەینەوە بە قۆڵ سەنگەرەکانی خۆمان تا ئێستا بەدەستماهێناوە پتەویکەینەوە جارێکی تر نیشان بدەین هاوبەستین جارێکیان نیشان بدەین پشتمان لە پشتی یەکە جارێتر نیشان بدەین هێزی سەرکوتگەری جمهوری ئیسلامی هەڕەشەی جمهوری ئیسلامی هەموو شەکباران موشک هاوێشتنی جمهوری ئیسلامی ئێمە لە حرەکەتێک کە هەمانە چییە لا نادات بەڵام ئێمە لە عین حاڵا وشیارین دەزانین چۆن بربەر لەم شەڕەدا بربەرەکانی کەم بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە ڕەوشهای مختلف و لە تاکتیکای مختلفی استفادە دەکەین مان دەگرین پێی وەختی خۆی دەچینە سەر شەقام وەختی خۆی کارگاکان و مەراکزی تەولیدی تعتیل دەکەین وەختی خۆی مەراکزی دەوڵەتی تحتیل دەکەین و إلى آخر دەگاتە ئەو مەرحلەیە کە ئێمە توانی بێتمان لەو هێزە ئیسفادەمان کرد بێ بۆ لە گۆڕانی کۆماری ئیسلامی زۆر سپاس هاوڕێ جەمال بزۆرپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بەشداری لە بەرنامەی ڕاستەخۆی ئەم شەودا زۆر سپاس بۆیەوەش زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستا ئەلبەتە داوای لێبوردن دەکەین لە کاک حەسەن بزۆرپور ئەندامی کومیتەی ناوەندی بەخشە کاک حەسەن ڕەحمان پەنا ببورن ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە چەند دقەیەکە لەسەر خەتماوەتەوە کاک حەسەن ئەگە دەنگی منت هەیە سڵاو لێبێ و ئەم کاتت باش داوای لێبوردن دەکەین سەرچاو کاک ئەمیرم کاتتان باش لە خزمەتانە زۆر سپاس کاک حەسەن سەرەتا
ئەگەر دەکرێت با لێرە و دەست پێ بکەین زانیاری زیاترمان لەسەر خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئەمڕۆ لە کوردستان بە گشتی لە ئێران بدەی بە ئێمە و بە بینەران چۆن چۆتە پێش؟ لە درێژەی ئەو ناڕزایەتیانەی کە لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا پاش مانگرتنی سەرکەوتوانەی دووشەممەی ڕابردووتر لە کوردستانە کرا، ئەمڕۆکە لە چەند دانەشار هەر لە ڕۆژە ئەتراز و ناڕزایەتی دەستی پێکرد. لە زاهیدان خەڵکێکە بۆ نوێش چ بوونە مزگەوت و دوای نوێشکردن دروشمیاندا بۆ دیفاعکردن لە ژینە لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامیە کەوتنە بەر پەلامار. خەڵکێکی زۆر بەداخەوە بریندار بوون، قسە لە 2-3 نەفەر گیانبەخت کردو هەیە و خەڵکیش بربەرەکانیان کردووە و ناوەندێکی نظامی ڕژیمش سووتێنراوە. لە شارەکانی جنوبیش ئەتراز و ناڕزایەتی هەر لە ئێوارە و عەسرەوە دەستی پێکردووە. لە ئەردەبیل هەر عینی ئەو ناڕزایەتیانە بووە. لە 15 دانەشاریکەی گەورەی ئێران ئەز جوملە تاران، کەرەج، بزنور لە شوێنهایکی دیکە ئەمڕۆکە ناڕزایەتیەکان بووە. لە کوردستانە دوای ماوەیەک لە قەتعی ئینتەرنێت ئەم شەو سەقز زۆر بە گەرمە هاتووەتە سەر شەقام و فیلمەکانی بڵاوبووەتەوە. سنە چەندین شەوە هەر بەردەوامە ئەترازەکانیان، هەر شەوەی لە جێگایەک و لە شەقامێک و لە کۆڵانێک و لە شوێنێک ناڕزایەتیەکان هەر هەیە لە کرماشان بووە. بۆیە ئەم شەوەکە بە نسبەتی شەوانی ڕابردوو دەتوانم بڵێم ئەم ئەتراز و ناڕزایەتیانە بەرینتر بووە، فشار بۆ سەر هێزەکانی کۆماری ئیسلامی زیاتر بووە و ورەی خەڵک لە بەرابەر ئەواندا بەرزتر بووە. بەڵێ کاک حەسەن، خۆشتان ئاگادارن هەم کۆمەڵە و هەم لایەنە سیاسیەکانی تر بانگەوازێکیان دەرکردو بۆ بەیانی شەممە 9 مانگی ڕەزبەر ئەوەی کە مانگرتنی گشتی لە کوردستاندا بەڕێوە بچێت. پێم خۆشە بزانم ئاستی ئامادەگی لە کوردستاندا چۆنە، چۆنی هەڵدەسەنگێنن، ڕادەی ئامادەگی ئێستا لە کوردستاندا چۆن دەبین؟ پێم خۆشە سەرەتا ئەوە بڵێم کە مانگرتن لە کوردستانە بووە بە دیاردەیەکی جەماوەری. ئەوە ئەمڕۆکە هەموو کەس دەزانێت کە کوردستان بە شێوە و ئەشکاڵی خەباتی جەماوەری و خەباتی مەدەنیوە دەناسرێتەوە. تا ئێستا 4 دانە مانگرتنی سەرکەوتوانە بووە، هەر 84 بە کوشتنی جنایەتکارانەی شوانەی سەید قادری کە لە مەهاباد دەستی پێکرد، 89 بە ئەعدامی فەرزادی کەمانگەر و هاوڕێکانی لە زیندان مانگرتنێکی سەرکەوتوانەی تر ڕاگەیەندرا، 88 لە بەعدامی ئەو سێلاوە کە جمهوری ئیسلامی ئەعدامی کردن و تۆپبارانی بارەگاکانی حیزبی دموکرات موشکباران کە بژمارەیە لە کادر و پێشمەرگەی ئەو حیزبە گیانیان بەخت کرد و مانگرتنێکی سەرکەوتوانە ڕاگەیەندرا. و هەروەها دووشەممەی ڕابردوو جارێکی دیکە ئەو ئەزمونە لە کوردستانە بە مەرگی ژینای جوانە مەرگ دووپات کرایەوە. مانگرتنی بەیانی لەسەر بەستێنی ئەو مانگرتنانە دەست پێ دەکاتەوە، لەسەر زەمینەیەک و لەسەر تاریخێکە کە خەڵکی کوردستان ئەزمونیان هەیە، تەجروبەیان هەیە و دەزانن چی بکەن و من دڵنیام لەوەی کە ئەو مانگرتنەیش سەرکەوتوانە دەڕواتە پێشەوە. ئێمە بۆ ئەو مانگرتنەکە بە کۆمەڵە و ناوەندی هاوکاری بەیەکەوە مەشوەرەتمان لەسەر کرد، ڕاوێژمان کرد لەگەڵ هەڵسوراوانی عەمەلی خەباتی جەماوەری لە ناوخۆی کوردستان، لەگەڵ تێکۆشەرانی سیاسی، لەگەڵ کەسانی بە ئەزمموی مانگرتنەکانی پێشوو، هەموو لایەک پێیان وابوو کە کۆمەلگای کوردستان دەکوڵێت بە دژی ئەو جنایەتانەی کە جمهوری ئیسلامی لەو ماوەدا کردوویەتی و هەروەها ڕێنیشاندەریش دەتوانێت ببێت بۆ باقی شوێنەکانی دیکە. بۆیە بە یەکگرتووی بڕیاری ئەو مانگرتنەدرا و کۆمەڵێک لە حیزب و لایەنە سیاسیەکانی ئێرانیش تا ئێستا لەو مانگرتنە پشتیوانیان کردووە. زۆر کەسایەتی سیاسی و تێکۆشەر لە دەرەوەی وڵات لە کورد و فارس و تورک و نەتەوەکانی دیکەیش یا فکرێتی جۆرا و جۆر هەر لەو مانگرتنە پشتیوانیان کردووە. ئەو معلوماتەی کە تا ئێستا بە ئێمە گەیشتووە لەگەڵ زۆربەی شارەکانی کوردستان ئەوڕۆ لە تەماسا بووین، لە هەموو جێگایەک و پیان وتوین دڵنیابن لەوەی کە مانگرتنێکی زۆر سەرکەوتوانە بێ، دڵنیابن لەوەی کە خەڵکی کوردستان جوابتان دەداتەوە. خەڵکی کوردستان زۆر زۆر تووڕەیە لە جمهوری ئیسلامی، خەڵکی کوردستان
هەر ڕۆڵەیەکی چ لە شەقاما بێ وەک شوانەی سید قادری، چ لە زیندانا بێت وەک فەرزادی کەمانگەر و هاوڕێکانی یا وەک ڕامین حسین پەنایی و هاوڕێکانی، چ لە دەرەوەی سنوورەکان و لە ناو هێزی پێشمەرگەدا بێ بەدەستی تاوانباران و جنایەتکارانی کۆماری ئیسلامی تێدا بچێ، ئەو خەڵکە ئەوانە بە ڕۆڵەی خۆی دەزانێ و خۆی بە پشت و پەنای ئەوان دەزانێ و کوردستان زۆر زۆر تووڕەیە. هەر بۆیەکانێ من لام وایە ئەو پەیامە پەیامێکی ڕۆشنە، هەم لەلایەن هێزە سیاسیەکانەوە کە پێگەی جەماوەریان لە کوردستانە هەیە، هەم لەلایەن جەماوەری خەڵکی کوردستانەوە کە کۆمەڵگایەکی حیزبیەت یافتەیە، گوێ لە قسەی حیزبە سیاسیەکان دەگرێت، گوێ لە ڕێنوێنیەکانیان کە دەزانێ ئەوەی کە دڵسۆزانە بێت، ئەوەی کە خزمەت بە بەرژەوەندیەکانی ئەوان کە، ئەوەی کە بزوتنەوەکەیان چەند هەنگاو بەرێتە پێشەوەی گوێی لێ ڕائەگرن. بەو هۆکارانە من لام وایە مانگرتنی بەیانی لەگەڵ وەڵامێکی مثبەت لە کوردستان بەرەو ڕوە بێت و دڵنیایشم ئەو مانگرتنە تەسیریشی لەسەر یەکگرتوویمان دەبێ، تەسیری لەسەر هاوخەباتیمان دەبێ و پەیامێکی محکەمیشە لە هەمان حاڵدا بۆ جمهوری ئیسلامی، ئەگەر پێی وابێت بە بەزاندنی سنوورەکان لە ڕێگای درۆن و موشکەوە بتوانێت تعدادێ لە تێکۆشەرانی سیاسی لە بین بەرێ، بەڵام هەرگیز و هەرگیز ورەی سیاسی خەڵکی کوردستانی بۆ لە بین ناچێ، بۆشی تەسعیب نابێ. ئەگەر ئەوە سەرکەوتوو بووایە لە 43 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی زۆر سەرکەوتوو بوو، زۆر ئەزمموی بەدەست دەهێنا لە بڕیاری جیهادی خومینیەوە، لە خەتڵ و عامی خارنێ و خەڵاتانەوە، لە شەڕی 24 ڕۆژەی سنەوە کە 14,000 گولەی تۆپ و خونپارەیدا بەسەر شاری خۆراگری سنەیە، لە شەڕی مەحوەرەکان، لە هەمووی ئەو جێگایانی تر دەتوانی سەرکەوتن بەدەست بێنێ. بنابەرئین بە کوشتنی چەند تێکۆشەر و گیانبەختکردنی چەند تێکۆشەری سیاسی، چ لە زیندان بێت، چ لە شەقام بێت، چ لە دەرەوە ناو هێزی پێشمەرگە بێ، تەنها نفرەتی خەڵک لە کۆماری ئیسلامی زیاد دەبێ و یەکگرتوویی جەماوەری لە بەرابەر ئەوانە پەرەدەستێنێ. بۆیە ئەو مانگرتنە لەسەر ئەو بەستێنە و لەسەر ئەو زەمینە لەبارەی کە هەیە و لەسەر ئەو خوێندنەوە واقعبینانەیشی کە کۆمەڵە و لایەنەکانی دیکە لە کوردستانە بۆ هەلومەرجی ئەمڕۆی سیاسی و خەباتە بۆ بەرەو پێشبردننی هەمانە ئەو مانگرتن دراوە. ئەو مانگرتنە جاری وای بازەوە دەکەوە ناردنەوەی خەڵک بۆ ماڵەوەیە، نا بەرعکس ئەوە ئەسقەزا نیشاندانی نفرەتێکی عمومی لە کۆماری ئیسلامیەوە بە یەک معنا، یەک ڕێفراندۆمە. ئێمە تا ئێستەکانێ جیا لە ڕێفراندۆمی ساڵی 58 ئاوناکە کردومان و سەرکەوتوو بووین تێدا و ئێستا خەڵکی ئێران دەڵێن 100 بریا ئێمەش وەکو خەڵکی کوردستانمان کردایە. چەند ڕێفراندۆمی دیکەشمان لەگەڵ جمهوری ئیسلامی کرد، بەیانیش ڕێفراندۆمێکی دیکەمان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی کە بڵێن کوردستان جێگای ئێوە نییە، لەسەر پۆلوی ئاورن. بۆ یەکانێ نەتەنیا ئێستا قسە لەوە بڵێ هێزەکانتان بەرنە دەرەوە، لە هەموو ئێرانە دەڵێن جمهوری ئیسلامی لە بین بچێ بڕوخێ، ئەوە دروشمێکی سەرتاسیریە. بۆیە ئەو معلوماتی کە ئێمە هەمانە و ئەو تەجربە و ئەزمونانەیش کە هەیە ئەومان پێ دەڵێ کە مانگرتنی سبحینێ زۆر زۆر سەرکەوتوو دەبێ و بۆ ناردنەوەی خەڵک بۆ ماڵەوە نییە، بەڵکو بۆ تازەکردنەوەی نەفەسە، بۆ عەرسەکانی دیکەی خەبات کە هەمانەوە بۆ ڕێگان نیشاندانە بە ناوەندە کرێکاریەکان، ناوەندە جەماوەریەکان، بە بازار، بە هەمووی ئەو شوێنانەی کە مانگرتن دەتوانێت دەور و تەسیری خۆی تێدا ببێت و تێک هەڵپێکانی عەرسەکان و بەشەکانی جۆراوجۆری خەبات لەگەڵ یەکتریە. بەڵێ زۆر سپاس هاوڕە حەسەن. ئەم پرسیارە هی زۆر یەک لە بینەرانیش بوو کە پامیان بۆ دەناردین کە ئەم مانگرتنە خەڵک بە ناو ماڵەوە ڕاکێشان نییە. سپاس بۆی کە ڕوونکردنەوەیتان لەسەرەوەدا. کاک حەسەن لە قسەکانتاندا ئاماژشتان بۆدا بۆ خۆتان کە زۆر یەک لە نەتەوەکانی تر بە تایبەت مەسەلەن تورک زمانەکان بڵێن لۆر زمانەکان یا ئەوانەی تر ئەمانە هەموو پشتیوانیان کردووە. دەنگۆی ئەوە هەیە کە شاید ئەم مانگرتنە سەراسەریی کوردستان بەشەکانی شارەکانی تریش بگرێتەوە. چەندە ئومێت هەیە بۆ ئەو شتە؟ بەڕای ئێوە ئەمە چۆن هەڵسەنگێنەوە؟ من پێم وابێ بەشەکانی تری ناڕەزایەتی و ئەتراز لە سەرتاسەری ئێرانیشە ئەو ڕێگایە دەگرنە پێش، چونکە بەردەوام و مانەوە لە خیابانە و ئەوە ڕاستە هێزەکانی ڕژیم زۆر ماندوون. من ئاماژە دەکەم بە کۆبوونەوەیە کە ئەو 2-3 ڕۆژ لەوە پێش لەسەر نامەیەکی خامنەیی بۆ فەرماندەکانی سپا ناجا بەرپرسانی ئیتلاعات و ئەوانەی دەوروبەری خۆی کراوە، لەوێدا داوا دەکات خامنەی دەڵێ زۆر خراپە
لە ڕاپەڕینی 57ەوە تا ئێستا ئێران شتی وای بەخۆیەوە نەدیوە خەڵک ئەو ئاستە نهاتوونەتە سەر شەقامەکان و ئێوە دەبێت فکرێکی بۆ بکەنەوە لەوێ لە سەلامیەوە کە بەرپرسی سوپای پاسدارانە قسە دەکات دەڵێ هێزی ئامادەمان نییە لەوە زیاتر بیهێنینە مەیدانەوە هێزە زەخیرەکانیشمان بۆ کۆ ناکرێتەوە فەرماندەکانی تریان بەرپرسانی ئیتلاعات باز لە هیلاکی دەکەن باز لە هەڵاتن و ڕۆیشتن و ئەوە دەکەن لە بەرەکانی شەڕە لە ڕاستیشدا ئەوە شەڕی شەقامە کە جمهوری ئیسلامی لەگەڵ خەڵکێکی بێ ئەسلحە دەیکات بەڵام خەڵکێکی بەورە بۆ یەکانێ من پێم وابێت ئەو خەباتی مانگرتن بە پێچەوانەی کەسانێک کە بە ناوی چەپیشەوە قسە دەکەن و کە ملام وایە زۆر لە چەپ حاڵی نین لە ئاستی دنیایشدا هەمیشە دایم وتراوە مانگرتن مەدرسەی ئینقلابە مانگرتن ئەو دانیشگایەیە کە لە ڕاستیدا حرسەکانی دیکەی خەبات تێدا پەرە دەگرێ ڕژیمی شاشمان لەبیرە کە بە مانگرتن پشتیشکە دوو شوێن مهم بوون کە بەتایبەت سەنعەتی نەود بوو هەروەها بازاڕی تاران بۆیە من لام وایە ئەم عەرسە لە خەبات دەگۆزرێتەوە و بەشەکانی دیکەش دەگرێت بیرمان ئێستا واگەداری ئێوە زیاتر لە 90 دانە دانیشگا لە مانگرتن هەیە ئەوە شۆخی نییە بەشی ڕووناکبیری ئەو کۆمەڵگایە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا ڕاوەستاوە مانگرتن دەکات مانگرتنی کردووە کرێکارانی پەیمانی نەوت تهدیدیان کردووە کە مانگرتن دەکەین زۆر یەک تەنانەت لەو کەسانەی کە لە ناو دەم و دەستگاهای حکوومەتیدا بوون لە سینماکاران لە تەفسیر کنەندەگانی تەلەڤیزیۆنەکانی جمهوری ئیسلامی اعترازیان کردووە و قسە لە مانگرتن و لەو جۆرەشتانە نسبەت بە سیاستەکانیان دەکەن بۆیە من لام وایە ئەو عەرسە لە خەبات و لە مبارزە دەگۆزرێتەوە و پێشم خۆشە ئەوەیش بڵێم کە ئەو مانگرتنەکە لە جواب بەو جنایەتەی ئەخیری جمهوری ئیسلامیدا کە لە دەرەوەی سنوورەکان و هەروەها لە ناوخۆی وڵاتیش کردوێتی لە ڕاستیدا بۆ ئەوە بوو کە جمهوری ئیسلامی دەیویست ئەفکاری عمومی نسبەت بە جنبشی کوردستان بەدبین کە ئەو مانگرتنە جوابێکیشە بە جمهوری ئیسلامی کە ناتوانێت جارێکی کە کەلێن بخاتە بینمان لە بینی خەڵکی کوردستان و خەڵکەکانی تری ئێراندا بۆیە بەو معنایش ڕەچاوکردنی ئەو شکڵە ئینقلابی و متحدانە لە مانگرتن بۆ باقی خەڵکی ئێران لام وایە یەکێک لەو ڕێگا چارانەیە یەکێک لەو ڕەوشە دروستانەیە و حەق وایە باقی خەڵکانی ئێرانیش لە شوێنەکانی دیکە ڕەچاوی کەن و ئەوە نەهایەتەن مانگرتنێکی سەرتاسەریە و قیامێکی یەکگرتوانەیە کە قیام تەبعەن ناتوانێت درێژخایان بێت ئەو پەڕەکەی لە عەرزی یەک دوو ڕۆژە دەبێت تەکلیف یا لە هەفتەیەکە دەبێت تەکلیفی نەهایی ڕۆشن کاتەوە ڕژیم لە دەسەڵات بێنێتە خوارەوە بۆیە بەڵام مانگرتن دەتوانێت پشتی بشکێنێت دەتوانێت ناوەندە ئابوووریەکانی هەر ئێستا مەسەلەن ئەو زەرەروزیانی ئینترنێت کە لە ئێرانە لە جمهوری ئیسلامی دەکەوێت ڕۆژانە بینی 38 تا 40 ملیۆن دلارە ئێوە حسابی ئەو کەن بۆ اقتصادێکی وەرشکستەی وەکو ئێران چه هەزینەیەک دێتە سەردەستی تەنانەت حەقدەستی ئینسان کوشەکانی ناو خیابانەکانیشی بۆ تەمین ناکرێت دا حسابی ئەو کە مانگرتنێک ببێ مەسەلەن شرکەتی نەوتی پێوە پەیوەست بێ بازاڕی پێوە پەیوەست بێ ناوەندە ئیداریەکانی پێوە پەیوەست بێ بانکەکانی پێوە پەیوەست بێ جمهوری ئیسلامی بەچی خۆ بە دوعا و نزاکانی خامنەیی کە ویشێک دەڵێ ماوەیەک دەڵێ مردووە بەوانە ناتوانێت نظامی چاوە دیکتاتۆری ئیدارە بکە بنابەرین مانگرتن زۆر زۆر مهمە و من داوا دەکەم لە خەڵکی کوردستان کە بەو مانگرتنە یەکگرتوانەی بەیانی پەیوەست بن. کاک حەسەن پێشەوەی کە من پامی ئاخرتان بیستین بۆ خەڵکی کوردستان بینەرێک دوو جار ئەم پرسیارەی نردووە کە ڕوونکردنەوەیک لەسەرمە بدرێ توێتی پرسیارێکم هەیە بۆ ئەم مانگرتنە کە بەیانی بەڕێوە دەچێت لە کوردستان ئێوە هەر ناوی کوردستان دەبن ناوی شارەکانی وەک مەسەلەن ورمێ یا کرماشان ئیلام ناهێنن ڕاستە کە کوردستان هەموو ئەمانە لە خۆ دەگرێت بەڵام زۆر کەس لە خەڵکی ئەم شارانە ئەم شتە نازانێت بیستێتی ڕوونکردنەوەیەک لەسەر ئەمە بدەین ئەگەر دەکرێت وڵامی ئەم بینەرە بدەنەوە چون دوو جارە ئەو پامی نردووە کاکە ئەمیر ئێمە زۆر جار وتومانە هەمووی ئەو شوێنانەی کە خەڵکەکەی خۆیان بە کورد زمان دەزانن خۆیانیان پێ وایە بەشێکن لەو خەڵکە لە خەڵکی کوردستان ئەوە لە ناو خەڵکی کوردستانی شایمە لە بیرمان نەچێ خەڵکی دیکەی تێدایە شارێکی وەکو نەغەدە نیوە بە نیوەیە شارێکی وەکو ورمێ بەشی زۆرەکەی تورکە
بۆیە ئێمە ئەو دابەشکاریە ناکەین و پێشمان باش نییە کەسانێکە لەسەر بە قەولی خۆیان ئیتنیک و لەسەر خاک و لەسەر ئەوە بیانێ ئەو خەڵکە دابشکن بۆ ئێمە هویەتەکە هویەتێکی ئینسانیە بۆیە لە هەر جێگایەکەوە هەر لێرەوە ئێمە ئومێدەوارین بەیانی لەگەڵ مانگرتنی ئێمە تاران دێتە مانگرتن ئومێدەوارین نەتەنیا ئیلام و لە ڕۆستان و شوێنەکانی دیکە و لەولاوە ورمێ و تاکوونێ ماکۆ تەورێز و مەناتقی هەموو ئازربایجانەکان پێی پێیوەست بن شەرقی و غەربی ناوەند پێیوەست بێ مەشهەدێکە لەم شەوانەی ڕابردوودا بەردەوام بە دروشمی مەرگ بۆ خامنەیی و مەرگ بۆ ویلایەتی فەقی هاتووەتە سەر شەقام بۆ مانگرتنە پێیوەست بێ نابەرین وەختێککە باسی کوردستان دەکەین باسی هەموو ئەو شوێنانە دەکەین کە خەڵکەکەی یا خۆیان بە کورد دەزانن یا کوردی تێدایە ئێمە هیچ جیاکاریەک لەو بابەتەوە ناکەین کە بڵین کوێ کوردستان و کوێ کوردستان نییە و ئەو کێشەیە لە دوا ڕۆژیشە هیوادارم لە ڕێگای دەنگ و ڕێی ئەو خەڵکەوە یەکلایی بکرێتەوە نەک بە دیاریکردنی ئەم سنوور و ئەو سنوور و پێخۆشببوونی ئەم کەس و ئەو کەس و ئەوانە بێت بەڵکو بۆ ئێمە احتیاجمان بە وحدەتێکی ئینسانی هەیە احتیاجمان بە هاوکاری هاودەنگی هاوخەباتی هەم بۆ ئێستامان هەم بۆ دوا ڕۆژمان هەیە بۆ ئێمە ئەو دابشکاریمان بەڕاستی نەکردووە بەڵام دیارە ئەو ناوچانەی کە خەڵکەکەی خۆیان بە خەڵکی کورد دەزانن یا کوردن و خەڵکی دیکەیشی تێدایە لەباری ئاینیەوە لەباری نەتەوەییەوە لەباری هەر بابەتێکەوە کە خۆیان پیان وا بێ جیاواز بێ ئەنگەوازەکە بۆ هەمویانە. بەڵێ چەند وعدەی ئێمە بەیانی شەممە نوێی مانگی ڕزبەرە بۆ ئەم مانگرتنە سراسرێکە بانگەواز کراوە پێم خۆشە پەیامی ئێوە ڕوو بە خەڵکی کوردستان بزانین چییە؟ من داوام لە هەموو خەڵکی کوردستان ئەوەیە ئەو بانگەوازێکی دڵسۆزانەیە بانگەوازێکی لە نەهایەتی بیر لێکردنەوە و لە لایەن هێزە سیاسیەکانی کوردستانەوەیە کە خەڵکی کوردستان زۆرینەی ئەو حیزبانەیان قبوڵە بە تێکرا ئەو بڕیارەمان داوە و داوای ئێمە داوای کۆمەڵە ئەوەیە کە ئەم بانگەوازە وەکو بانگەوازەکانی دیکە وەڵامی مثبت وەربگرێتەوە جارێکی دیکە نیشانی بدەین کە کوردستان جێگای کۆماری ئیسلامی نییە جارێکی دیکە نیشانی بدەین کە ئەو هەموو خوێنەی کە لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا بە بڕیاری جنایەتکارانەی خومەینی بۆ جیهاد لە دژی خەڵکی کوردستان ڕژاوە ئەو هەموو خوێنەی کە بە بڕیاری ئەو کاتی سەرۆکۆمار بەندی پۆتینەکانتان مەکەنەوە تا کوردستان سەرکوت دەکەن ڕژاوە بە بڕیاری ئەو هەموو تاوانبارانەی کە ئێستا لە جمهوری ئیسلامیدا بوون بە ئیسلاح تەڵەب و یا بە نوعێکیش مخالفە لەگەڵ ئەو نیزامە دەکەن هەمووی ئەوانە لە دژی خەڵکی کوردستان بوون سبحینێ نیشانی بدەین کە ئەم خەڵکە خۆڕاگرە نیشانی بدەین کە معتەرزین بە جمهوری ئیسلامی نیشانی بدەین کە ئەم ڕژیمە بەڕاستی بۆ نەتەنیا کوردستان و بگرە ئێران بۆ هەموو دنیا ڕژیمێکی نامۆیە ڕژیمێکە لەسەر دەرکەوتنی تاڵێک مووی کچێکی جوان هەستی هەموو دەسەڵاتدارەکانی دەجوڵێ خۆیانیان پێ کنترۆڵ ناکرێت و ئەو جنایەتانە دەکەن ئەو ڕژیمە نامۆیە بە بەشەریەت ڕژیمێکی وان نابێت لەسەر دەسەڵات بێ ئەوە نەنگێکە بۆ تاریخی بەشەریەت و من دڵنیام نەوەکانی داهاتوو هەروەکو چۆن ئەمڕۆکەت مەشای مێژوو دەکەین دەڵێن هیتلێر چ جنایەتکارێک بوو سەدام حوسێن چ جنایەتکارێک بوو و زۆر پینۆشە چ جنایەتکارێک بوو ئەوە دەڵێن شا چ جنایەتایەکی کرد بە دڵنیاییەوە هەر ئێستا و لە داهاتوویشدا نەوەکانی داهاتوومان و ئێستەیش خۆشمان دەڵێن کە ئێمە چوین بە گژ دەسەڵاتێکی دیکتاتۆری لە هیتلێر پیستر وحشیتر و ئێمە کارێکی زۆر باشمان کرد ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی ئێران پێمان دەڵێن کوردستان چاکی کرد لە ئەوڵەوە سەریدا نەنەوان ئیران را سەراسەر کوردستان میکنیم ئەو دروشمە لە خۆڕایی نییە بۆ یەکانێ بۆ بەیانی جارێکی تر لە ماڵەوە مانەوە نەهاتنە دەرەوە دوکان و بازار نەکردنەوە مەدرسە و دانیشگا و خوێندکا و بانکەکان و خوێنگاکان و ئەوانە نەکردنەوە ئەوە ریزی یەکگرتووی خەڵکی کوردستان نیشان دەدا نەک تەنها بۆ ئێستا تەنانەت بۆ دەسەڵاتێکە سبحینە لە ئێرانیشا بێتە سەرکار ناتوانێت بەڕاحەتی مافەکانی خەڵکی کوردستان لێ نەزەر نەگرێت ئەوە گرینگە هەم بۆ ئێستامان گرینگە هەم بۆ دواڕۆژی خەباتی سیاسیمان گرینگە بنابەرین بانگەوازی کۆمەڵە ئەوەی بە خەڵکی کوردستان بەدەم ئەم بانگەوازەشۆ بێن لەم ڕەفراندۆمەیشا کارتێکی سووری دیکە بدەین بە جمهوری ئیسلامی
و نیشانی بدەین بە دنیا کە ئێمە سەرکەوتوین سبحینێ شەو مانشێتی هەموو خەبەرگوزاریەکان لە دنیادا با کوردستان بێ، با مانگرتنی یەک پارچە بێ، با نفرەت بێ لە موشک، نفرەت بێ لە پەهباد، نفرەت بێ لە جمهوری ئیسلامی، نفرەت بێ لە ترۆریزمێکی دەوڵەتی کە سنووری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت دەبەزێنێت، کە احترام بۆ تەنانەت ئەو سەرەتاییترین مافێکە لە سازمانی ملەلا خۆیان بە درۆ قەولیان پێداوە، تەنانەت بۆ ئەوانش ئەرزشدانانێن با نفرەت بێ لە هەمووی ئەوانە. بۆیە بانگەوازمان ئەوەیە کە سبحینێ یەکدەنگ بین و هەروەها هەر لێرەوە داوام لە هەموو تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی ئەوەیە کە بەیانی لە ئەوڵی وەختەوە هەموو راپۆرت و گزارشەکان بنێرن بۆ تەلەڤیزیۆن کە بۆیان بڵاوکەینەوە. داوامان لە تێکۆشەرانی سیاسی لە دەرەوەی وڵات ئەوەیە کە سبحینێ شەقامی شارەکان بەرامبەر کۆنسولگەری و سفارەتەکانی کۆماری ئیسلامی هەروەکو چەند ڕۆژە چۆڵیان نەکردووە، بەیانی لە هەموو کات زیاتر لە بەرابەر ئەوانەدا ڕاوەستن با مانشێتی هەموو ڕۆژنامە معتەبەرەکانی دنیا بە سەردێڕی خەباتی تێکۆشەرانی کە بەبێ مەیلی خۆیان لە دەرەوەی وڵات و تەبعیدێکی ناخواستەیان بەسەرادا سەپاوە با مانشێتی ڕۆژنامەکان و رادیۆکان و تەلەڤیزیۆنەکانی دەرەوەی وڵاتیش ئەو مانگرتنە یەکگرتوانەوە ئەو خەباتە بێ کە تێکۆشەرانی سیاسی لە دەرەوە پشتیوانی لێکن. ئەگەر لە کوردستان مانگرتنە لە دەرەوەی وڵات سەر شەقامە، ئەو دوانە یەکتری تەکمیلەکەن. بۆ یەکانی داوامان لەوانیش ئەوەیە و لە خەڵکی ئێرانیش بە هەر میزانێک کە بۆیان دەکرێت لە هەر جێگایەک لە شارێکی وەکو تارانە دەکوترێت ملیۆنێک خەڵکی کوردی تێدایە، با نەچنە سەر دوکانەکانی ئەوانە دوکان نەکەنەوە، با معلوم بێ هاوسێ دوکانەکانیشیان بڵێن بە خەڵکی دیکەش بڵێن بازار تحتیرکەن، ئەمڕۆ کە دیفاع لە خەڵکی دەکەن کە ڕێگەیان پێنیشان دێن. بۆی پەیامی ئێمە ئەوەیە و ئومێدەوارم زۆریش من دڵخۆشم بەوەی کە بەڕاستی پێما بێ بەیانی سەر دەکەوین و نیشانی دەدەین کە جمهوری ئیسلامی ڕاستە کۆمەڵێک تێکۆشەری لێ سندین، بەڵام خوێنیان بە فیڕۆ نەچووە. بەڵێ بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد. سپاس بۆ ئێوە هاوکارانیش. زۆر سپاس. بەڵێ هەرە جۆرەی کە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئاماژەی پێکرد، ئێمە لە بەیانیەوە چاوەڕوانی ئێوەین کە وێنە و ڤیدیۆ و راپۆرتەکانتان بنێرن بۆ ئێمە بەم ژمارە تەلەفۆنی کە دەیخوێنەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەدا دەیبینن 2045 71 64 50 24 چاوەڕێی نامە یا بڵێن ئەمەیل یا وێنە و ڤیدیۆکانی ئێوەین کە ئێمەش توانین لێرەدا بینەرانی ئازیزی لێ ئاگادار بکەینەوە. ئێمە زۆر جار لەم چەند ڕۆژەدا پامان بۆ هاتووە کە ئەگەر دەکرێت لە بەرنامەی ڕاستەوخۆدا سەبارەت بە ئستارلینگ چیەوە چۆن کار دەکات، جیاوازی دیشی تەلەڤیزیۆن و دیشی ستارلینگ چیەوە، زۆر پرسیاری دیکە هەیە داوای لێکردبووین کە لە بەرنامەی ڕاستەوخۆدا بتوانین باسی بکەین. ئێمەش بم بۆنەوە داوامان لە هاوڕێ سینا کردووە بێتە سەرخەت و لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵمانە و کۆمەڵێک پرسیار هەیە کە وەڵامی بداتەوە. هاوڕێ سینا ئەم کاتت باش، سپاس بۆی کە بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد. سپاس بۆ ئێوە و هاوکارانتان ئیسلامە لە خزمەت ئێوە و بینەرانی ئازیزتان. زۆر سپاس هاوڕێ سینای ئازیز. با لێرەوە دەست پێ بکەین هاوڕێ سینا. ئەسڵ پێمان بڵێ ئینتەرنێتی سەتەلایتی یا بڵێن ماهوارەیی چییە؟ هاوڕێ ئەمیر ئەگەر ئێوە خۆتان بە مۆبایلەکەتان ئەلان وەسڵن بە ئینتەرنێت، عمومەن بە ئینتەرنێتی مۆبایلە یا ئینتەرنێتی وایفای یا دەرواقع لە ڕێگەی کابلە و هاتیە سەناو ماڵان. ئینتەرنێتی ماهوارەی بەرخەلافەوان سیگناڵەکەی لە تەرێق سریک ماهوارەکە لە جەوی زەویە دەرواقع هەنە حاڵ گردشە دەریافتەکات و ئەوەی کە لازم بێ دەریافتەکە ئەوەی کە لازم بێ بنێرێ ئەینێرێ بۆ ماهوارە. هاوڕێ سینا بابینە سەر ستارلینگ. ئەو ستارلینگە چییە؟ ئەسەن چۆن کار دەکات؟ ئینتەرنێتی ئەڵبەتە هەر پێشتری ئینتەرنێتی ماهوارەی وجودی بووە هەر ساڵها، مەسەن ئەو دەکەڵە نفتیەکان یا کشتیەکان ئەوانەی کە دەستڕسیان بە ئینتەرنێت مامۆڵینەوە لە ئینتەرنێت ماهوارەی ئیسفادەیانە کرد. جیاوازی ستارلینگەوەسە ئەوەیە بە هەزینەی کەمترە و لە تقریبەن ئەکسەر نقاتی دنیا فراهەمەکات بۆ کاربەرانی عادی، یانێ بە هەزینەی کەمە و بتوانن بەڕەحەتی وەسڵ بنە و ئینتەرنێت ماهوارەیە. کاری ستارلینگ ئەوە دەستڕستیەکە ئاسانە و کاتەوە. ینی جیاوازی دیشی تەلەڤیزیۆن و ستارلینگ دەتوانی ڕوونکردنەوەی بدەی لەسەرەمە؟ دیشی تلڤیزیۆن دەرواقع فقط دەریافت کنندەست، یانێ
ماهوارە بە قدرەتێک فرە و سیگناڵەکان ئێرێ و دیشی تلویزیۆن فقط دەریافت دەکات وەلێ دیش ستارلینک یا هەر ئینتەرنێتی ماهوارەی کە سیگنال بنێرێ بەرەو ماهوارە یان سندریشە سیگنال ئەنێرێ بەرخەلاف دیش ماهوارە کە فقط گیرەندەست پێشەوەی کە بزانین بەڵێ پێشەوەی کە بزانین پێداویستەکانی چیە لە پێشدا پێم بڵێ ئایا ئینتەرنێتی ستارلینک لە ئێران کاریگەرە؟ نا لە ئێران کاریگەر نییە جارێ نووسیانە هەوڵی خودی ئیلان ماسک نووسیەکە هەوڵانکە فعالیکەوەی لە حاڵی حازرا نافعال نییە ئەو جۆری کە وێنەکان لە فەزای ئەلکترۆنیکی بڵاوکراونەتەوە دیارە لە ئێران چوونەتە ناو ئەم ئینتەرنێتی ستارلینگەوە دەتوانن لەم بارەوە ڕوونکردنەوەی بدەن؟ بەڵێ ئەوە منیش دیم ئەوە دەرواقع ئەو وێنە کە ئەو وێنە هەم ئەوەی کایسە یاتە نیشان ئەوە وێنەیەکە لە سایت ئەسلی ستارلینک starlink.com/map کە وێنەن ئێران تحت پوشش نییە ئەو وێنەیەکە ئەیات کە زاهرەن سریک لە ئێرانەوە وەسڵ بوون دەرواقع سایتێکە کە هەر کەسێک دەتوانێت بچێ ئەعلام کە من لە ئەو نقطە و خەریکم لە ئینتەرنێت ئیسفادەکەم و سایتی ڕسمی خود SpaceX یا ستارلینک نییە حتا ئەوەی کە لوکیشنەکانیش ئاتە نیشان بازم ئەوە خۆی جێگەی شکێکە چۆن طبق سیاست حریم خصوصی شرکت ستارلینک لوکیشن کاربەرەکان مشخص نییە لەو سایتا بێنن کە مشخصە بەخاطرەوە ئەکسە شتێکی تقریبا غیرە ڕسمی و فیک نییە ولی غیرە ڕسمیە زۆر باشە پێداویستەکانی ستارلینک چییە؟ بەرخلاف ئەوەی کە لە فەزای مەجازی و بازی لە کاناڵەکانە ئەعلام کریە کە مەسەڵ ئەم ئەپە نەسب بکەن ئەم بەرنامەیە نەسب بکەن کە وەسڵەوەنە ئینتەرنێت ماهوارەیە ئەوە واقعیت نییە بۆ وەسڵبوون بە ماهوارە چۆن هەم سیگنال دەریافت دەوێ هەم ئرساڵەوەی نیاز بە تەجهیزاتە حتا ئەوەی سیمکارتەکان کە وەسڵەوە بە ماهوارە و قەبلەن بە گوشیک معمولی ناوە بە موبایلێک معمولی ناوە حتمما یاشە تەجهیزاتێکی پێی ئیزافەکریا یا بە کومەک موبایل گەلێکە بەرحەڵ قدرەت سیگناڵیان لەبانترەوە بۆیان توانی وەسڵن بەخاطرەوە نیازی حدەقل بە پەکی ستارلینکە کە قیمەتەکەی متغیرە یعنی لە $400 بوو تا 480 یورو تا $600 چووە چۆن دەتوانن بیکڕن ئەوەی کە باست کرد؟ خب ئەوڵ مۆزوعی کەس $600 بۆ کەسانی کە هانە ئێرانە بەخاطر ئەو وەزیەت بێرزشی ڕیاڵ هەزینەیەکی فرست پێم وابێ ئەلان ئەکاتە نزیک بە $31,000 تمەن بژینە هێنێران ئەکاتە چتە حدود 18-19 میلیۆن تمەن بەخاطرەوە بۆ فرەکەسەوە قابلەتە هێنی علا بەبەرەوە شتێکی قاچاخە ئیسە بازێ سناریۆ مەترح بوو کە نازان بازێ لە کشوەرەکان بە هێن نازانم چتر نجات و ئەوانە بخەنە خوارەوە بۆ خەڵک لێ جارێ فعلەن ئیدەست شتێک واقعی نییە چۆن هەم هەزینەی هابانە و هەم خۆب ڕژیمیش بە ڕاحەتیە ئیجازە ناتکە وتفاقە بکەفێت باشە هاوڕە سینە ئەم ستارلینگە ئەگەر کەسێک بوێت دایبەزێنێت نیازی بە پسپۆرەگا بڵین متەخەسسێکە یا خۆی دەتوانێت دایبەزێنێت هەروای کە پێشتر قسەمانگەر هەدەفی ستارلینکەوە وەکە بوو کاربەرێکی معمولی ئەوە ڕاحەتەوە بکاتەوە بەخاطرەوە ئەپی دروستکریا موزیشی دروستکریا ئەوانەی کە لازمە هەست یعنی مهمترین و سەختترین مۆزوع تەهیە تەجهیزاتە کەس بۆ ئەوانەی کانناوە و کار دشوارێک ناژم غیرە ممکنە بەڵام چیکی دشوارە زۆر باشە ئەم دیشی ستارلینگ لە ناوماڵ دەتوانن دانێن؟ دیشی ستارلینگ لە ناوماڵ ناتوانن داینێ وەلی لەوانەیە لە سەربان یا لە بەرهێوانەکەم توانن دای بنن قەبارەکەیشی شتێکی زۆر گەورە نییە چی گەورە نییە تقریبا بین 12 لە قەبارەیە ئەم قەبارەیە دەتوانن لە بان ماڵەکاندا بینرێ وەکەوە دیش ماهوارە تلڤیزیۆنیەکان ئەبینن ئەمانیش توانن بیبینن ولی ئەتوانن بە پارچێک ناسک یا بە شتێک ئستتاری بکەن دیار نەوێت باران یا بەفر یا ئەمە خەتەکە نابچڕێنێ؟ نا ئەمانە چوون بۆ دەرەوە دروستکریان ئەو دەرواقع ئەو دۆرن لە بەرابەرەوانە مقاومن لە بەرابەر گەرما و باران و گەرد و خاک وانە پرسیارێکی تر هاوڕەسینە ستارلینگ دەتوانێت کاناڵی تلڤیزیۆنی وەرگێ؟ زمانێکە ئینتەرنێت بێت وان کاناڵ تلڤیزیۆنی وەربگرن ولی خۆ بە سورەت مستەقیم ناو ئینتەرنێتە زۆر باشە ئەو نرخی کیتی ستارلینگت کە باس کرد کە نزیک $600 بۆ $900 دەکرێت ئەمە دووبارە ئاماژەی پێ بکەیەوە لە ئێران چەندە دەقیقەن هەزینەکەی چەندە بوو؟
نرخەکەی متغیرە خب قەتعاً لەبان ئەو نرخە ئەسلیەکە و کە تەهیاوێت ئەو هەزینەی قاچاق و ئەوانیشە پێی زافاوێت شاید لە ئێرانە بە دولاری یاسمێژی سی 1,000 تومەن شاید حدەقل 19 إلى 20 ملیۆن ئەو مۆزوە تەهیە بێت هەزینە اشتراک مانگانەکەیشی تقریباً $100 ئەلبەتە خب لەوانەیە هەزینەکە بێنە خوارە بۆ ئەوانەیە کاربەری ئێرانی ولی خب فعلا هەزینەکەی حدەقل $100 مانگانە هاوڕستینە خێرایی یا بڵین سرعەتی ئەم ئستارلینگە چەندەیە سرعەت و بەندویت یا پانایباندی ئەو ئینتەرنێتە شتێکی مناسبە مەطلوبە ئەوەی کە کاربەرەکان ئەوانەی کە سندیانە دەرواقع علامیان کریە بین 22 مگابیت پر سکند یان 22 مگابیت لە ثانیە تا 147 ئەو حدود گەلیان بۆ کاربەرێک کارێکی معمولی ئەنجامات فرێشە نەکە کەم نییە فرێشە پرسیارێکی تر چەند کەس دەتوانێت بەم دیشەوە وەسڵ بێت چەندە مودای هەیە ئەگەر هەر خودە ئەو ڕوترە ئەو دەرواقع دەستگا و جیهازی کە خود کۆمپانی ئستالینکەیە لەوانەیە تعدادێکی کەم بتوانن محدود بتوانن اتصال پێیا بکەن ولی خب بە ڕەوشکەلێ فەنی ڕاحەت بە تەهیەکردن ئەکسس پوینت وانە شاید حتا تا 50 نەفر 100 نەفریش بتوانن وەسڵ بن ولی خب محدودیەتە زیاترشی کابل کشی بکرێ نازام ڕوتری زافە بکرێ ئەوەی تر چکێ مۆزوعات فەنی پێشتێ ولی بە صورت کولی 22 مگابیت پر سکند حداقل توانێ 20 کاربەر 30 کاربەر لەوانە فرێتریش ساپۆرت بکات ستالینگ دەتوانێت فیلتر بکرێت بەڕایەوە تەکنۆلۆژی ستالینگ جۆرێک دروستکراگە کە پارازیت خستن لە بانی و سەخت بێت فیلتریش خۆ قەتەن ناتوان چون کۆمپانیکە خارجی تەنیا ڕێگە پارازیتە کاویش ناتوان هەروای کلیان توانن لەبان شەبکە ماهوارەیەکان و تلویزیۆنەکان و بیخەن بە سوورەت کامل لەبانەویشە و ناتوانن چون گستەردەست منتەقەیەکی فرە گستەردەست ئەو مۆزوع وەکو دوایین پرسیار هاوڕستینە ئەم ستالینگە دەتوانێت بڵین یارمەتی دەربێت لە ئەم دۆخەی ئێستا کە ئاخێزێکی ناڕزایەتی و خۆپیشاندان لە ئێران لە ئارادە چەندە دەتوانێت بەکاری ئەم خەڵکی ئێران بێت بە نەزە من لە نەکە یارمەتی دەرنیە بەڵام بە نەزەرم حتا توانێت خراپیش بێ و جون بشە ئەوەی کە بازێک کەس دڵخۆشیان بێت کە قرارە ئینتەرنێتە بێت بە نەزەر مەشێت ڕێگای جایگوزین استفادە بکری فعلا بە هیچ شێوەی ئەوڵم فعالەوەەوە بعد حتا ئەگەر فعالی شو بێت تەجیزاتەکەی بگەیت تا نازانم ئەو مۆزوعات ماڵی و اشتراک مانگانەکەی حل بێت زمانێک فرد ئەوە حداقلی تر چەند مانکی بودامنین و لە حاڵ حاضرە کە خەڵکانە سەر خیابانەکان خەڵکانە سەر شقامەکان شتێک دەردەسڕستتر و سریعترە بۆ شتێک دەردەسڕست و سریع بۆ ئەگەر ڕوو بە کاربەرانی حرفەی یاوانەی کە هانە کار ئایتە قسە بکەم تەهیەکردن IP ئێرانیە تەهیەکردن سرور ئێرانیە و لە تەرێقەوە و کانێکشن بە سرورێک خارجیە کە ئەو دەرواقع محدودیت ئینتەرنێتە دۆربەنەوە محدودیت ئینتەرنێتیش خۆ دوو لێڤلیەس فعلا ئەگەر بژین لێڤل دووە کەس نەچوەسەوە لێڤل یەکەکە وەک یەک دو ڕۆژ ئەوەڵ ساڵنەوە هەشت ئابانەوە هەشت جواو بە بەنابەرین ئەو VPN لە ئەو پرۆکسیەلە کە خود کاربەران ئێرانی لە ناو خەریکن دروستیەکەن بە نەزەرم بهترین جایگوزینە مەخصوسن پرۆکسی تەلگرام MT پرۆکسی ئەوانەی کە سروریان هەل ئێرانە سرور مەبدا هەل ئێرانە زۆر باشە پرسیار هاتووە هاوڕستینە دەڵێ بەیانی مانگرتنی گشتی لە کوردستان بەڕێوە دەچێت واتساب و ئینتەرنێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخراوە خەڵک چۆن ئەتوانن هەواڵ و راپۆرت بنێرن خب لەوانەیە کامل دەسڕسی ئینتەرنێت بقەت بکرێ بە خاطرەوە بازەمەژم بهترین ڕێگە پرۆکسی تەلگرام ئەگەر توانن مجموعەی کاناڵ فرەهز پرۆکسی تەلگرام دانن ناوانە ئۆز بن پرۆکسیەکان هەمووی سیف بکەن و لە کاتێکا کە ئینتەرنێت خەتەوێ بڕنە ئەو بەشی پرۆکسی تەلگرامەکەیان چەند سانیەی 10 سانیە نەهایەتەن 20 سانیە گە سۆر بکەن بالاخره ئەمکانی دانەی لەو پرۆکسیە لە کار بکات ڕاحەتترین و بەردەستترین ڕەوشەوەسە سریک سایت و ڕووبات و ئەوانە هەن کە پرۆکسی یا VPN-ێکە فرۆشین کە ئەو مۆزوع دەوڕاتەوە لێ خۆب شتێک نییە بە سورەت عمومیە مەگەر ئێستا عمومیە لام بکرێ لەوانەیە کامل لە دەستەس خارج بێت ئەگەری هیچ کەس نەیتوانی وەسڵ بێت توانن ئەو ڤیددیوە و شتێلێک هەسیان
لە شوێنێکی ئەمن ناو مێمۆریک لە شوێنێکە سەیڤی بکەن زمانێکە کانێکت بوون بە ئینتەرنێت یا بە وایفای یا بە هەر شکڵی کانێکت بوون ئەوانە بینێرن ناو خودم مۆبایلەکەی ئەتوان داینن بۆی کە خەتەری بۆیان کەمترەوە بێتەوە. پرسیاری کا تۆ دەڵێ ئایا بە بەکارهێنانی فیلتەرشکن ئەتوانین ئەو ئەپانەی کە فیلتر کراوە بەکاری بێنین؟ بەڵێ ئەوە قەتعەنە بەلێ مۆزوعی کە هەست شێوە ئینتەرنێت لێرانە خەبلەن فیلترینگمان بوو فیلترینگە هات سریک سایتی ئەبەست باقی سایتەکان بازوو ئایسە بەرعەکسە ئەلان سایتەکان بە ئام بەرنامەکان بە ئام بە سیاگە وەلێ سریک بازن ئەوانەی کە بازن هانە سرور داخڵ ئێرانەوە بەخاترەوە خودە فیلترشکەنەکان کارێک نابن تەنیا ڕێگە پرۆکسی یا فیلترشکەنێکە کە سرورێکی لە ناوە بێ یعنی ئەوڵ منتەقل بێتە داین لە سرورەکان جا منتەقل بێتە ئینتەرنێت بینورملەلی حتا ئەویشەم کانی هەست لە کار بکەفێت و تەنیا ڕێگە شتێک نییە کە بەڕحەبتوانین ئەلامی بکەین ولی خۆب بازێ لە کاربەرەکان هاتن یەکسری سرور و سایت دەوڵەتیان هەکە کرد کە ئەوانە قەتعەن ئینتەرنێتیان بوو لە سەختترین شرایط قەتیە ئەوانە مەجبور بوون ئینتەرنێتیان بێ ولی خۆب ئەوانە بۆ کاربەری ئام ناوێت بە نەزەرم ئەرە و پرۆکسی تەلگرام فعلا لە حاڵ حازرا بهترین چارە و ڕاهە حەلە. بەڵێ وەکو دوایین پرسیار هاوڕە سینە چون باسی تەلگرامت کرد هاوڕەیەکی بینەرێکی بەرنامەکەمان توێتی ئەگەر دەکرێت جارێکی تر ئەمە ڕوونکردنەوە بداتەوە دەڵێت تەماس یاناردنی پەیام یا تەماس لە ڕێگای تەلگرام قابلی کۆنتترۆڵە کە دواتر ئاماژەت پێدا جارێکی تر بۆیان ڕووبکەوە کام یەک لە نەرمەفزارەکان زیاتر ئەمنیەتی هەیە؟ ئەوەی کە بەلەحاز ئەخبار و ئەوانەی کە بڵاوە وەسە و واتساپ نائەمن بووە ئەم مدەتە چەندانەی باگ و زەحفە ئەمنیەتیە تێست دەرە و تەلگرامیش ئەوەیە بووە بەلێ بازم کەمتر بووە بیشتر زەحفکەلێک ناوە ئەپلیکیشنە لا هەست دەرواقع خودە ئەپەکان نین ئەو شرکەتانە کە کارمەند مثلا وەختەس کارمەند ناڕازیانە و کارمەندە لە متەسڵەون بە دەوڵەتەکانەوە بە سازمانە ئەتلاعاتیەکانەوە مثلا شتێکە لە بۆ ئینستاگرام ببینین کە پیجەکان ئەوە سێت پیج فعالین سیاسی وەسێ لەو پیج مثلا خامنەی و سەرداران سپا وانە بازە فعالن تیک ئاویانەس هەموو شتێکیانەس وەلێ بۆ مثلا خەڵکێکی عادی کە ڤیدیۆی فقط بڵاوەکەنەوە پیجەکانیان محدود دەکاتەوە ئەیوەسێ بە نەزەر من تەلگرام بەستەرێکی مناسبە نیشانی داگەت هەیە هەفتە ساڵ گوزەشتە کە جێگایکی ئەمنە بۆ ئەو ناو فعالیەتەنە هەروەی کە بۆ ساڵنەوە ششتیمان کە یەک کاناڵی تەلگرامی چەندێک توانی مەسەڵ مواسر بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سینا بۆی کە لە ڕێگەی ئسکایپەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆیان سپاس بۆ ئێوە و بینەرانتر زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز کاتمان زۆر کەم ماوە پێشەوەی کە ماڵاوای بکەین جارێکی تر ئەم ژمارە تەلەفۆنەتان بۆ دەخێنەوە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەشتان هەیە ئێمە بانی چاوەڕێی راپۆرت نامە یان وێنە و ڤیدیۆکانی ئێوەین کە بۆمان بنێرن و ئێمەش بینەرانی عزیزی لێ ئاگادار بکەینەوە ژمارە تەلەفۆنەکە کە دەتوانن ئەمە تەلەگرامەکەیەتی بینێرن 20 45 71 64 50 24 بە هیوای ئەوەی کە وعدەی ئێمە سپینەیە ئێمە سپینێ هەمومان خەڵکی کوردستان بەیەکەوە مانگرتنی گشتی سەراسەری بەڕێوە بین و بەم حرەکەتە جارێکی تر نایەکی قورس و قایمتر بە کۆماری ئیسلامی بدەینەوە بە هیوای سەرکەوتنی بەیانی مانگرتنی گشتی تا بەیانی ماڵاوە. دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزەزێک بزێک ئازادیێ شنووە بێوەلێدینم لەبەرینم ئەزاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزەزێک بزێک ئازادیێ شنووە بێوەلێدینم لەبەرینم ئەزاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزەزێک بزێک ئازادیێ شنووە البارنم الزاينم ديروك الخوات الحاولم أززك بزك آزادي جنوب والدنا أزدار كبم أزبكرم أزببجم أزبكرم
ji bo min kes nikare li ser min biryar bide ji bo min Şterçiye Stokî babu birayan meri devleti yan dozgeri Naznakin naznakin yeki ji we naznakin 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 yeki ji we naznakin Ez ê jin û ve binivîsim carên û sahebûna xwe Ez ê tu carî qebûl nekim biryarê li ser jiyana xwe Ez ê jin û ve binivîsim carên û